لە درێژەی چالاکیەکانی دەستگای بەخشین و بەسەرکردنەوە لە نزیکەوە ئاگاداربوون لە بارودۆخی ژیان و گوزەرانی هەژاران و نەداران لەلایەن بەرپرسی دەستگاکە و تیمێکی بەخشین سەردانی خێزانێکیان کرد کە چیرۆکێکی غەمگین و پڕ ئازاریان هەیە. لێرە لە قەزای چەمچەماڵ لە پشت دەرگا داخراوەکانی خانوویەکی بچووکدا خێزانێک ململانەی ژیانێکی پڕ لە ئازار دەکەن. حازم و هاوسەرەکەی جگە لە بارگرانی هەژاری بەرپرسیارەتی 5 کچیان لەسەر شانە کە سییانیان گیرۆدەی دەستی نەخۆشی شەلەلی دەماغ بوون. جارێمەوەکو دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی چەمچەماڵ کە ئێستا لەم ڕەمەزانەیە ژوورێکی عملیاتمان بۆ خەڵکی نەخۆش و داما و کەم دەرامەتی شاری چەمچەماڵ دروست کردووە. دیارێک ئەمڕۆ کە حازم هات لەگەڵ کاک شەماڵ برایە کە باسی ژیان و گوزەرانی خۆی بۆمان کرد. دیار ئێمە پێشتر هاوکاری بووینەوەکو نووسینگە بە زۆر لی نزیک نەبووینەتەوە ئێستا ئەوەی شاید حاڵە دیارە خۆتان بە چاوی خۆتان شتەکانتان بینی. ئێمە دیارێکی کەم و خۆراکێکی بەشی خۆراکێکمان بۆیان هێناوە هەتا مودێک، یعنی ئێستا چیە 30 مناڵی نوقستانی هەیە بە ڕۆژ ئەوە سەوزە و عارەبانەکەی دیکە ئەڕوا لە کۆڵانەکان ئەگەڕێ بە شەویش فەقیرە ستاری نییە هەنێ سەمون و ئەوەی کە پێشانماندا لە کامیرەکە سپاق لەو شتەبا لەو کۆڵانای فرۆشێ بڕوا بکە بە هەردوو کارەکەی کە ئیکار ڕەنگە ڕۆژی 10,000 دەست نەکەوێت، یعنی 10,000ەکە بای حەفازی 30 مناڵە ئیفلیجەکەی نییە، ئەو 30 مناڵەکەمەندامەی نییە. ئازارەکانی ئەم خێزانە تەنها لە نەخۆشیدا کورد نابێتەوە. ئەوان لە وڵاتی خۆیاندا وەک بێگانە دەژین. تا ئێستا هیچ کام لە ئەندامانی ئەم خێزانە خاوەنی پێناسی نیشتیمانی نین. ئەمە ژوای کردووە لە سەرەتاییترین مافەکانیان لە بەشە خۆراک تا خوێندن بێبەش بن کە تاکە کچێکیان کە تەندروستی باشترە لەوانی تر لەبەر نەبوونی پێناس نەچۆتە بەر خوێندن. وەڵای داوام لە خەڵکی خێرخواز و مەحامی و شتەیە ئەم هەوێمان بۆ دەرکەن چەندێوام و تو هەر بۆمانان دەرنەکردو. تۆ چەند مناڵت هەیە؟ وەڵا 5 هەیە، سیانی نوقستانە دوانی ساغا. ئەوە زەحمان کاسبیەکە من هەگاتە 6,000 7,000 بای حەفازەکە ناکە. ئەگەر لە کۆڵان خێرخوازێ 5,000ێکم باتێ 10,000 داوام لە خێرخواز و بستوڵمانان هەیە یارمەتیمانکەن و خێروشتمان بۆ بێنن. تا ئێستا ئەم ماڵە زیاد لە 7 نەفەرن هەویان نییە، فۆرمیان نییە. یعنی من داواکارم لە ئەو کەسانی محامیەکی خۆبەخش کە بۆ خوا بێتە پێشە و لەم ماڵە بکۆڵێتەوە هەوڵێکیان بۆ بدا کە ئەسلی فۆرمیان بڵێ ماڵ باوکی لە کەرکووکە. ئیتر لێرەوە یعنی داوام لە محکەمەی چەمچەماڵە کتابێ بکەن بۆی کە بتوانێت بڕوە لە کەرکووک هەر نەبێ سوورەت قەید و شتەکەی بێنێتەوە و بتوانێت وردۆ دە ئیشوکاری ئەوە بکات کە فۆرم و هەوێ بۆ مناڵەکانی دەرکات. کەمکردنەوەی خەمی ئەم خێزانە پێویستی بە دەستگیرۆی گشتی و هاتنە سەرخەتی لایەنی پەیوەندیدارە تا بتوانن ئەم خێزانە ژیانێکی ئاسایی بژین و ببنە خاوەن ناسنامە و هاوڵاتیەکی ئەم کوردستانە. ڕێبێ محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.